فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە خزمەت سوورەتی لوقمان ئاەتی 34 دابووین. خوای پەروەردگار لەو حەقیقەت و ڕاستی ئاگاداری کردینەوە کە پێنج شت تایبەتی خوای پەروەردگارن، ذاتی الله سبحانه وتعالى و ئەو عیلمە غەیری الله نایزانێ. گەیشتینە سەر ئاەتی وما تدري نفس ماذا تكسب غدا. لەبەر گرنگی ئەو بابەتە دووتاری ڕابردووشمان هەر لەسەر ئەم بەشەی ئاەتەکە وەستاین. هیچ مرۆڤێک نییە لەسەر زەویدا بزانێ یەقینی هەبێ بەیانی چه دەستکەوتێکی هەبێ. جا سەیری وردی قورئانکەن. خوای پەروەردگار نەیفەرموو ماذا تعمل غدا، لأن النفوس تعلم ماذا ستعمل في غداها لكن تكسبه أم لا هذا في علم الله. لوردي قرآن نيفرمو وما تدري نفس ماذا تعمل غدا. هیچ مرۆڤێک هیچ نەفسێک نییە بزانێ بەیانی چی دەکا. خواوەی نەفەرموو، چونکە من و تۆ دەزانین بەیانی چی دەکەین، واتە لە ناو دڵی خۆماندا، لە مێشکی خۆماندا، لە بەرنامە و زودۆلی ژیانی خۆماندا دەزانین چی دەکەین. بەڵام ئایا تەکسیب و غەدا گرنگە؟ ئایا ئەو بەرنامەی لە مێشکی تۆدایە وا دەردەچێیان نا؟ چونکە ئێمە دوو ڕیانێکمان هەیە، هەر یەکێک لە ئێمە کاتێ ئێوارە دەکەینەوە و دەچینە سەر جێگای خەوتن، دوو ڕێگامان هەیە. یان شادمانین بە کاری بەیانی، دڵخۆشین کە بەیانی تووشی خێر و خۆشیەک دەبن، بەرنامەیەکی خێرت هەیە و چاوەڕێ دەکەی بەیانی زوو ڕۆژ بێتەوە و ئەو ئەنجامە خێرە بەدەست بێنی. یان پەنا بەخوا شەوە و خەمێکی قوڵت هەیە، جار هەیە خواخواتە بەیانی نەبێتەوە، بە خەمەوە خەول لێ دەکەوێت یان هەر خەول لێ ناکەوێت. چاوەڕێ دەکەی تووشی کارەساتێک بی، چاوەڕێ دەکەی کە خوا نەخواستە پشکنینێکی پزیشکیت هەیە و خراپ دەرچێ، ئەو شەوە تۆ بەردەوام چاوەڕێی ژنومێر دێکن، چاوەڕێی لەحزەکانی بەیانی دەکەن، خوا نەخواستە بچنە بەردەمی دادگا و ئەبێ دادگا بە چ لایەکە بۆ دوجار ئەم خێزانە هەڵتەچێ یان ئاشتەوایی ڕووبداتەوە. کەسێکە و گەنجێکە خوازیارێکی دڵی خۆی هەیە، چاوەڕێی بەیانی دەکا، وەڵامەکە وەرگێتەوە ئایا کچەکەی پێشکەش دەکەن یان نایدەنێ، ئایا هاوسەرەکەی بەدڵی خۆی بەنسیب دەبێ یان نابێ. بازرگانێکە لە بەیانیدا چاوەڕێ دۆلار بەرز بێ یان نزم بێ، ئەم قازانج دەکا یان زەرەت دەکا. تۆ دەزانی چی دەکەی، بەڵام ئەوەی دڵت پێی خۆشە یان ئەوەی کە دڵت پێی ناڕەحەتە بەس ئەڵڵا دەیزانێ بەیانی بەکام بارا دەکەوێت. میلەتی ئێمەی کوردی موسڵمان ئەلحەمدولیلا لەسەر ئەم ئاەتە قورئانێ باب و باپیرانمان زۆر جوانیان پەروەردە کردوین. پەروەردەی تاکی کورد پەروەردەیەکی ئاینی دیندارانەی ئیسلامیانەیە، بەداخەوە خەریکە لێمان تێک دەچێ یان خۆمان لە خۆمانی تێک دەدەین. بیرتانە جەنابتان، وا بزانم هەر یەکێک لە ئێمە دایەمان، باوەمان، دایە گەورەمان چیرۆکی بۆ دەجێڕاینەوە زۆر جار پێش خەوتن. یەکێ لەو چیرۆکانی کە هەمیشە لە بیرمانە دەیانگوت خواست لە سوڵتان مەحموود گەورەترە. وازام هەر یەکێک لێوە ئەوەتان بیستووە. ئەو باسی ئەوە دەکا کە گەشبین بە بەیانی، ئەو شەوەی کە لە ئێوارەوە خەمێکت هەیە کە بەیانی ڕووداوێکی ناخۆش ڕوو بدا، دایمە بە خەم بەسەری مەبە، هەندێک ذکر و تەسبیحات و ئەورات بخوێنە و ڕوو لە ئەڵڵاکە تا بەیانی ئەم گەردونە هەر ئەڵڵا دەیسۆڕێنێ. ئەو شەوە بە ئیسراحەت بخەوە، کاتەکانت بە فیڕۆ مەدە بە خەمەوە، مەیەڵە شەیتان زیاتر ئازارت بدا. وما تدري نفس ماذا تكسب غدا. بەخوا ئەوەی کە تۆ لێی دەترسی لەوە ئەچێ بەیانی بە جۆرێکی تر ڕوو بدا. چیرۆکی سوڵتان مەحموود ئایا ڕاستیە یان ئەفسانەیە؟ لەوە چە ڕاستیش بێ. ئەڵەن سوڵتان مەحموود کاتی خۆی بەهانەی بەدارتاشێک دەگرت، بەهانەی بەدارتاشەکە دەگرت، ئایا پارەی نەداوەتێ، سەرانە و باجی نەداوەتێ، کابرایەکی بەڕێزی کاسبوو دەزڕەنگیم بۆ و بەدڵی سوڵتان نەبووە، سوڵتان بەهانەی پێگرت. بەهانەکەی ئەوە بووتی دەبێت تا بەیانی ئەگەر کابرای دارتاش یەک فەردەی گەورە ئاردی دارم نەداتێ، ئاردی دار یعنی ها کە مشاردی هیندەکەی ئاردەدارەکەی دەکەوێتە خوارەوە، تا بەیانی یەک فەردەم بۆ پڕنەکان لە سەر یەدەم و دواتر هەڵی دەواسم لە مەیدانی شارە. ئەگەر تا بەیانیش فەردەیەک ئاردکای ئاردی ئەو دارەی کای داری دەمیشم شارەکەی بۆ ئامادەکردم، ئەوە خەڵاتی دەکەم. ئێوە بەهانەیەکی ئاشکرایە، چونکە ئەو سەردەمە چینەی داربڕینەوە ئەوانە نەبووە، هەر مشارێکی ئاسایی هەبووە.
تۆ لە مەغریبەوە حتا بەیانی بانگی بەیانی هەمووی چوار ئاردی دارت بۆ کۆ نابێتەوە، بەڵکو هەر زۆر بە زەحمەت فەردە بە مانگیش فول نەدەبوو ئەو زەمانە. بۆیە سوڵتان یەقینی هەبوو کە کابرای دارتاژەمەی پێ ناکرێ و بەیانی تۆڵی خۆی لێ دەکاتەوە و ڕقی خۆی بە پێی یاسای بۆ دانابوو، ئەگەر ئەوە نەکەی تۆ لە ناو دەچی. کابرای دارتاژ مناڵەکانی دەگریان چواردەوریاندا بوو، زۆر گوناح بوون. ماڵێک کە بژێویان لەسەر کابرایەکە ڕۆژ تا ئێوارم مشار و چەکش و بزماردا دەکوتێ بۆی بژێوی منداڵەکانی دابینکە. لەسەرەوەی قسەیەکی حەقی کردو بەدڵی سوڵتان نەبوو بەهانەیەکی بۆ دروست کراوە. بەڵام ژنێکی زۆر بە ئیمانی هەبوو. ژن زۆر دەوری گرنگی هەیە لە پاڵپشتی پیاودا. ژن دەدڕوخێنێ وەکو چێو وابی دەتوانێت بتێنێتە خوارەوە، لە مەردایەتی و پیاوەتیت کەم کاتەوە. ئەشتوانێ پیاوێکی بەهێزیش نەبی ژنی هیممەتبەرز بەرزت دەکاتەوە. ئەو ژنا وەکو دایکانی ئێمە وەکو خێزانەکانمان زۆر بە هیممەت بوو، زۆر موسڵمان بوو. نوێژی مەغریبیان کرد و هیچ کەس نانی پێ نەدەخورا. وتی ڕۆڵەکان پیاوەکە وەرنە سەر سفرەکە، با ئێوارە نانەکەمان بخۆین، با نوێژەکەمان بکەین، با زیکرەکانی شەومان بکەین، با سڵاوەت لە پێغەمبەر دەین صلی الله علیه وسلم. کورە دڵی خۆتان ناڕەحەت مەکەن، تا بەیانی چەند سەعاتی ماوە، شەوێکی درێژمان لەبەردەما. پیاوەکەش وتی وەڵڵەهی ئافرەت بەیانیش هەر دەبێتەوە و سپەی شەو ئەو کاتانە ئەم مناڵانە بەبێ باوەک دەمێننەوە. دڵی پڕ بوو، دەستی کرد بە گریان. زۆر بەزەیی بە خۆیدا دەهاتە وەرە کەسێک نەبێ پەنای بۆ بەری. ژنی بە هیممەت جارشکە وتی پیاوەکە مەترسە، هیممەتت هەبێ، ئێمە خوامان هەیە، بۆ بێک کەسین، ئێمە خوای گەورە لە نەبوونەوە دروستی کردوین، ئەو مناڵانەی لە نەبوونەوە پێبەخشیوین، ڕزق و ڕۆزیمان بەهۆی تۆوە نییە، خوا دەمانداتێ، خەمن نەبێ. پیاوەکە خوا لە سوڵتان مەحموود گەورەترە. ئەو وشەیە بوو بە تەعبیرێک هەمومان لە گوێچکەماندا دەزرینگێتەوە. کابرا ئەو قسەیە لە دڵی داوەتی کوڕە وەڵڵاهی ڕاست دەکەی ژنە، خوا لە سوڵتان مەحموود گەورەترە، پێویست بۆ هەموو خەفەتە ناکە، خوا هەر مردنێکیش قەرزارین، پێویست ناکە ئەوەندە بترسین، ماڵ و مناڵ تۆزە بوژانەوە. ئالەو کاتەدا بەیانی خەوتن یان نەخەوتن دیارە ئینسان هەر قەلەقێکی هەیە، بەڵام ئارامتر بوونەوە. ذیکر و تەسبیحاتیان کرد و شەو نوێژیان کرد و بەیانی بۆ لە دەرگادرا. کابرا ترسا، وتی ئەو پیاوەکانی سوڵتانن، من هەر لە ئێوارەوە هەر مشارم بەکار نەهێناوە، ئاردی چی فەردەیە کۆکەمەوە مەحاڵاتە. ژنەکە وتی پیاوەکە ئەگە بردیشیانی لە سێدارەیان دەی شایەتمان بێنە، ئەو دنیا خۆشترە لەم دنیا، خەمی ئێمە شن نەبێ، ئێمە بسپێرە بە ئەڵڵا. لەو کاتەیە بڵێ خوایە ماڵ و مناڵەکەی خۆمم سپار بە تۆ، خەمن نەبێ، منداڵەکان بە جوانی پەروەردە دەکەم. دیسان دڵی پیاوەکەی دایەوە. کابرا بە لەرز و بە قەلەقیەوە چوو دەرگای کردەوە سیرکە پیاوەکانی سوڵتانن، وتیان دارتاش فریاکەوە، سوڵتان ئەم شەو مردووە، تابوتێکی بۆ ئامادەکە. دارتاش بوژایەوە. سوڵتان مەحموود ئەم شەو مرد، وتیان ئەرەڵا لە نیوە شەوە جەڵدەیەک لێی داوە مردووە، هاتوین تابوتی بۆ دروستکەین. ئیتر ئێمە لەسەر ئەوە پەروەردە بووین، هەمیشە خوا لە سوڵتان مەحموود گەورەترە. هەموو ئەو ترسانەی کە تۆ لێیان دەترسی خوا لەوانە گەورەترە. بانگی ئێمە کە بەیانیان هاچ بانگ چەند گەورەیە، بانگی ئیسلامی چییە؟ ئەڵڵاه ئەکبەر. پێمان دەڵێ خەڵکینە حەج گرفتێکتان هەیە لەم ڕۆژەدا، ئەڵڵا لە خەمەکانی ئێوە گەورەترە. کێوارەشمان بانگمان دەبێتەوە پێمان دەڵێ ئەڵڵاه ئەکبەر، یەکەم وشەی بانگەوەیە، خەمتان نەبێ، ئەڵڵا لەسەر و هەمووانەوەیە. جا ئێستا با لە خزمەت ئەم ئایەتەدا چەندە شەوەکان تاریک بن، ڕۆژێکی پڕشنگدار هەیە. وتارەکەمان ئەوەیە بەئیزنی خوای پەروەردگار، بەیانیەکی پڕشنگدار، بەیانێک کە چاوەڕێی خەمی لێ دەکرا بۆ ماڵی کابرای دارتاش بوو بە بەیانێکی پڕشنگدار. دەبا بگوازینەوە بۆ شاری مەدینە و خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم. لە خزمەت سوورەتی ئەلەحزابدا لە زنجیرە باسی شارەزابەدا باز زیاتر لە قورئان شارەزاوین. ساڵی پێنجی کۆچیە، ساڵی پێنجی کۆچیەوەتە پێغەمبەر صلی الله علیه وسلم 5 ساڵە دەوڵەتی مەدەنی مەدینەی لە شاری مەدینەی منەوەرە دروست کردووە. 5 ساڵە سەحابەکان جەنگی بەدریان بینیوە، جەنگی ئوحودیان بینیوە، تۆزێوا خەریکە دەبوژێنە و ئیسراحەتێک دەکەن. عیزەتی موسڵمانان پەل دەهایە بەم لاولادا، برایەتی و خۆشەویستێکی زۆر لە نێوان مهاجرین و ئەنساری مەدینەی و مەککەیدا هەیە. ئەو خەڵکە هەمووی دڵی خۆشە لە ماڵەکانی خۆیاندا، سەحابە هەم ئیعدادی جەیش دەکەن بۆی کە زیاتر فتوحاتی ئیسلامی بکەن، هەمیش خۆیان بە کشت و کاڵ و باغداری و کار و کەسابەت و بازرگانیەوە خەریک دەکەن.
پێغەمبەری صلی الله عليه وسلم ڕۆژانە کە دەچێتە مزگەوت و ئەو خەڵکە دەیبینن هەموو ئیسراحەتن. لەو کاتەدا دەستگای هەواڵگری دەوڵەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک لە صفاتەکانی ئەوە بووە بەردەوام دەستگایەکی هەواڵگری زۆر بەهێزی هەبووە، واتە نەخەوتۆ لێی تەوەکەلنا عەلی الله لێی بخەوین و ئیتر خەمی هیچن نەبێ. ئەمە دەوڵەتە، ئەبێ بەردەوام چاوت کراوە بێ. بۆیە دەستگای هەواڵگری نهێنی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک هەواڵی گرنگی بۆ پێغەمبەری خوا هێنا. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەککەوە قاسدێک نوێنەری خۆمان کە لەناو کافرەکاندا موسڵمانە بەس ئیسلامەتی خۆی شاردوتەوە هەواڵێکی گرنگی هێناوە. جوولەکەکان ئەو جوولەکانی کە لە مەدینە لەسەر غەدر و خیانەت دەرکرابوون چوونە لای غەتەفان، واتە ئەو عەرەبە بیابان نشینانەی کە بە هەزاران خەڵک دەبوون، هەرچی ڕەحم و بەزەی بێ لە دڵیانە نەبوو، و تویانە وەرن تۆڵەمان لە موحەممەد و موسڵمانان و مەدینە بۆ بکەنەوە کە بچوینەوە سەر باخ و باخات و ماڵی خۆمان 1 ساڵ بەرهەمی باخەکانی خەیبەر بۆ ئێوە بێ. ئەوانە شڕەخۆرن، بە پارە هەموو شتێک دەکەن، و تویانە هەر زۆر چاکە. 6,000 چەکداریان کۆ کردوێتەوە، 6,000 گەنجی مسلح چوونە لای قوڕیشیش و تویانە ئێوە دوژمنی موحەممەدن. ئەو کابرایە تا بمێنێ ئێوە ئیسراحەت ناکەن، ژیانتان لە خەتەرایە. لە بەدرا چەند کەسی لێ کوشتن، هەموو سەرکردەکانتان بەدەستی موحەممەد و هاوڵانی کوژراون. وەرن ڕۆژی تۆڵەکردنەوەیە 6,000 کەسمان هێناوە لە بیابانی عەرەبیەوە، هەرچی ڕەحم و بەزەی بێ لە دڵیانانیە، بە پارە هەموو شتێک دەکەن. ئێمەش تموحمان خسۆتە بەریان، وەرن باخەکانی خەیبەرتان 1 ساڵ هەمووی بۆ خۆتان. ئەو هەموو داهاتە قوڕیش وتیان وەڵڵا ئەوە فرسەتێکی زێڕینە. ئەوانش 4,000 کەسی دڵپڕ لەقین کە باوک و برا و کەسیان کوژراوە هەمووی شمشێرەکانیان تیش کردەوە ئامادە بوون. 10,000 کەس ئامادەیە بدا بەسەر شاری مەدینەدا. ئەوان هێشتا لە شوێنی خۆیانن. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم هەواڵەی بەدەست دەگا الاتحاد العربي الوطني اليهودي العسكري ضد المسلمين، یەک هاوپەیمانی بەهێزی عەرەبە بتپەرستەکان لەگەڵ یەهودیە سەربازە دڵڕەقەکاندا بە هاوبەشی هاوپەیمانەکانیان لە غەتەفان، ئەو عەرەبە دەشتەکیانەی لە سەحرادان ڕۆژانە بۆ بژێوی ژیان دەگەڕێن، خواخوای شتێکیانە تاڵانیەک شتێکیان دەستکەوێ. هەر هەموو دژی دەوڵەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامادەیان دەربڕیوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم گەورە سەرکردەکانی کۆکردەوە، ئەوانەی جێگەی متمانەن، پیاوانی بەڕێزی وەکو جەنابتان دنیادیدە و ئەهلی عیلم و ڕاوێژ و سەرکردە و فەرماندە سەربازیەکان فەرمووی هەواڵێکی نهێنیمان بەدەست گەیشتووە. ڕاستەقینەشە هەواڵەکە لەم چەند ڕۆژەدا چوادەوری مەدینە دەگیرێ. 10,000 کەسمان بۆ هاتووە بە هەموو هێزێکی خۆیانەوە، بە تایبەتی 6,000 چەکداری غەتەفانیان لەگەڵە، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم پیاوێکی بێئاگا نەبوو. ئەیزانی ئەوانە پیان بوترێ ماڵ بۆ من و سەر بۆ من و ماڵ بۆ تۆ، وەرە مەدینە بگرن هەموو ماڵەکانیان بۆ تۆیەوە. ئەوانش لە بیابانە ڕۆژانە لە دوی ڕاوشکارێک دەگەڕان. ئێستا باخەکانی مەدینەیان دەستکەوێ لە هیچ ناگەڕێنەوە، هەرچی ڕەحم و بەزەی بێ لە دڵیانانیە. ئالۆ کاتەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بەڕێزینە چی بکەین باشە؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم قەد ئەو قایدە گەورە ئەو پێغەمبەری ئازیزە بەبێ ڕایۆژی سەحابە هیچی نەکردووە. تۆی بەڕێزیش لە ئارەوە فێر بە، قەد بڕیار مەدە سەر بەخۆ، دایمە 3-4 کەسی دڵسۆزی شارەزا کۆ بکەوە کە متمانەت پێیان بێ بۆ هەموو کارەکان ڕاوێژیان پێ بکە. کاری بە ڕاوێژ سەرکەوتووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆ وحی خوای لەگەڵە، عاقڵترین مرۆڤی سەرزەوی، ئەگە پێغەمبەرایەتەکەشی لێ دەرکەی. دایمە پێش پێغەمبەرایەتیش خەڵک ڕاوێژی بەو کردووە، بەڵام نە، ئەمە دەوڵەتە، پێویستی بەڕێی هەمومان هەیە، بە تایبەتی ئەوانەی پیاوی معقول و زانا و شارەزا و فەرماندەی سەربازین. هەر یەکە ڕێیەکی هەبوو. سەلمانی فارسی وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەدینە بەری فراوانە، ئەم سوپای ئێمە کە هەمانە بڕوات هەبێ ئەی پێغەمبەری خوا بەشی ئەم هەموو خۆڵ و جەبهەیە ناکە. ئەوانە دڵنیام دابەش دەبن لە هەموو شوێنێکەوە هێرشمان بۆ دەکەن. ئێمە تا لایەک دەگرین لە لایەکی کەوە دەشکەین. هەر ئەوەندە کەوتیشنە ناو ژن و مناڵمان ئێمە پشتمان دەشکێت، چونکە کە ژن و مناڵت محاصرە کرا و گیرە تۆ لە تاوانە هیچت پێ ناکرێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەی چی بکەین باشە؟ وتی قوربان من لە وڵاتی فارس بووم. سەلمانی فارسی کاتی خۆی فارس بوو، لە وڵاتی فارسا بوو. وتی لە وڵاتی ئێمەدا بەردەوام شارەکانمان خەندەکمان بە دەورا لێدان، واتە چاڵی قوڵ، چاڵێک هەم پان بێ هەم زۆر قوڵ بێ. ئەو کاتە نە ئەسب دەتوانێت لێی پەڕێتەوە، ئەسب وەکو دەبابەی ئێستاوا بۆ جەنگ، هەروەها سەربازەکانیشیان ناتوانن پەڕنەوە،
هەر تقریبەن 10 سەربازمان بەستە بە تیر و کەوانەوە لە شوێنێکی نهێنیەوە دانیشێ هەرچی ویستی پەڕێتەوە تیرێکی تێگرێت دانگێڕێتەوە ئەسپیش ناکە بکەوێتە ئەو چاڵەوە سەرەوە بن دەبێ ملی دەشکێ سەربازەکەش فڕێدا کەواتە ئێمە لە جیاتی 1000 سەرباز بە 10 سەرباز لایەکی مەدینەوە چاڵە دەپارێزین ئەوانە هێشتا لە شوێنی خۆشیان نەجوڵاون ئێمە بەکارێکی گرنگ هەڵدەستین هیممەتمان هەبێ زوو چاڵەکە هەڵدەکەنین پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی پێتان چۆنە وتیان ڕێیەکی زۆر سەرکەوتوی سەربازیە پێغەمبەر صلی الله علیه و سلم کارەکانی دابەش کرد نەیفەرموو هەر کەسە دەست پێ بکات فەرمووی هەر 40 گەز نزیکی 30 مەتر بۆ 10 کەس لێرەوە بۆ ئەوێ عایدی ئەم 10 کەسەیە دەبێ هەڵیکەنن کاتەکەش دیاریکراوە دەبێ پەلە بکەن شەو ڕۆژ بخەنە سەر یەک ئالەو کاتەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قورئان باسی ئەو سەحابە دڵسۆزانە دەکا هەبوو ئەو شەوە ژنی گواستبەوە هەبوو ئەو شەوە خێزانەکەی مناڵی بۆ بوو بەڵام دیسپلینی سەربازی پێغەمبەر صلی الله علیه و سلم وابوو هەمووی فێرکردبوون هیچ کەس مافی ئەوەی نێ بەبێ پرس بڕوە خوای پەروەردگار دەفەرمێ لەم یەذهبوا حتى يستأذنوه لە سوڕەتی النور ئاەتی 62 دا بەڕاستی ئەو ئیماندارانە ئەو سەحابانە ئەوەندە ئازیز بوون ئەوەندە گوێڕایەڵی پێغەمبەر بوون صلی الله علیه وسلم کەسێک دایکی مردبوو تا پرسی بە پێغەمبەر نەکردا نەدەڕۆیشتەوە ئەو دەقەیە مناڵی بوو ئەو شەوە ژنی گواستبەوە ئەی پێغەمبەری خوا ڕوخسەت هەیە بچمەوە سەعاتێ بۆ ماڵەوە بێمەوە دەبووە بە کتاب بەنووسرا و بڕۆیشتایە و پاتایەوە بۆی جەبهە بڵاو نەبێ خوای پەروەردگار مەدحی ئەو سەحابانە دەکات کە بە پرس و ڕاوێژ دەڕۆیشتنەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا خەریکی کارکردنن ئەمجا فەرمووی سەرباز ئەگەر دڵی دڵەڕاوکەی هەبێ و بیری لای ژن و منداڵەکەی بە ئیسراحەت ناکە زاد و زەخیرە و خواردنێکی زۆر بەرنە قەڵاکانی بەنی حارثەوە واتە خانوەکانیان وەکو قەڵای ئەم سەردەمەوا بووە زۆر بەهێز و دیواری پان و کونی مەتەرەزی تێدا بووە خواردنی یەکجار زۆر ئاوی زۆریان بۆ بەرن هەرچی ژن و مناڵە هەمووی بخەنە ئەو قەڵایانەوە وی فەرمی تر دڵنیا بن ژن و مناڵتان لە مەترسیدا نییە پێشمەرگە سەرباز ئەگەر زانی مناڵەکانی لە خەتەرایە شەڕی پێ ناکرێ ئەوەش بیرتیژی پێغەمبەر صلی الله علیه وسلم خەمی ژن و مناڵەکانتان نەبێ هەموو بردوتە شوێنێکی ئەمانەوە سێمیان پێغەمبەر صلی الله علیه وسلم بەدەستی خۆی چاڵەکەی لەگەڵ هەڵدەکەندن قائد ئەگە بەشداری سەربازی کرد سەربازڵی پێ خۆش دەبێ جا دەفەرمێت لەو کاتەدا بەدەنگی بەرز ئیتر وەردەوردە قوڕەشی جوان نزیک بووەتەوە ئەمانش خەریکە چاڵەکە تەواو دەکەن چاڵی مەدینە یەکجار گەورە بووە تا ساڵانێکی یەکجار زۆر شوێنەواری ماوەتەوە داود نحن الذين بايعوا محمد على الإسلام ما بقينا أبدا بكل الصحابة داود ئێمە ئەو کەسانین بەیعەتمان بە محەممەد صلی الله عليه وسلم داوە لەسەر ئەم ئیسلامە دەبێ بمرین و بژین ئێمە بەیعەتمان بە تۆ داوە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەریش بۆی دەستانەوە بە دەنگە خۆشەکەی لێ فەرموو اللهم إن الخير خير الآخرة فاغفر للأنصار والمهاجرة بەخوا خێر و خۆشی هەبێ بەس لە قیامەتایە خوایە ئێمە قیامەتمان لە تۆ دەوێ یا ربی خوایە خۆش بە یا ربی خوایە خۆش بە لەو برایانەم کە مهاجر و ئەنصارن خوایە خۆش بە لە برا ئەنساریانە کە خەڵکی مەدینەن لەو مهاجرە کۆچکردانش کە خەڵکی مەکەن و هاتوونە غوربەت و لە پێناوی ئیسلامدا ئێمە هەموو کۆبووینەوە بەڵێ لەو کاتەدا ئەمە دەوری ئیعلامە ئەو کافرانە کە سەیریان دەکرد ئەو سەحابانە ترسیان نییە بەو دەنگە دلێرە سرود دەڵێن یعنی دەنگی ئیعلام رادیۆ تەلەڤیزۆن و ئیعلام بۆ سوپا زۆر گرنگی هەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاوا سرودەکانی لەگەڵا دەوتنەوە ئەلەو کاتەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک هەواڵی تری قورسی پێگەیشت سبحانەوە جاری وایە ڕۆژە ڕەشەکان زیاد دەبن ئێستا وەلایەکی مەدینیان بە چاڵ تەواو کردووە لایەکەی تریش سەرباز شەو و ڕۆژ ئاگادارە حرەس کەس نەیەڵێ بێتە ژوورەوە هەموو تیرەندازەکان ڕمبازەکان ئەسب سوارەکانی مەدینە ئامادەن دیفاع لە شارەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەواڵگری هەواڵێکی تریدا ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاگادار بە بەنی قوڕەیزە جوولەکەکان کە لە پشتی مەدینەوەن نوێنەریان چۆتە لای قوڕیشیەکان و تویانە وەڵی ئەزانین ئەم محەممەد و سەحابەکانی بەرگەی ئەم هێرشە ناگرن ئێمەش بەخوا ڕقمان لێیانە هاوپەیمانی محەممەدین بەڵام لە ناچاریدا بووینە هاوپەیمان واللهی ڕقی خۆمانیان پێ دەڕێژین ئێوە لە خوارەوە لێیاندەن ئێمەش لەسەرەوە لێیان دەدەین ئەها دوژمنێشکەش پەیدا بوو کەواتە ئەوەی دوێنێ هاوپەیمانت بوو ئێستا لە ناو خۆشەوە لێت دەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەوەش کارەساتە وەختێکیان زانی 20 باری حشتر قەسب و مێوژ و خورما و جویان نار بۆ لەشکرەکەی قوڕیش و غەتەفان یعنی ئێمەش هاوپەیمانی ئەوەین ئێوە لەوێ دەست پێ بکەن ئێمەش لە دواوە لێیان دەدەین پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک جەماعەتی تریشی لێ ڕاست بووەوە خۆی ئەملا دەگری ئەی ئەملا ئەی ئەوانەی پشتەوە لە هەمووان سامناکتر منافقەکانی مەدینەش
کە نوێژیان لە دوای پێغەمبەرەوە دەکرد صلی الله عليه وسلم کە زانیان مەترسیەکەوا زۆرە و بەخوا لەم دوو سێ ڕۆژەدا حکومەتی مەدینە دەڕوخێ پێغەمبەر بەرگەی ئەم هەموو هێزە ناگرێ وتیان بە خۆمان با بە کوژ نەدەین با بڕۆینەوە بۆ ماڵێ قورآن لە سوورەتی الأحزاب ئاەتی 13 دەفەرمێ وتیان ئین بیوتەنا عەورە ئەی پێغەمبەری خوا وەڵڵاهی ژن و مناڵمان چاوەڕێمان دەکا من مناڵی بچووکم هەیە ئەو دەیگوت دایکم نەخۆشە ئەو دەیگوت ماڵەکەم بەخوا ماڵەکەی من بەرزە تیری تێبگرن یەکسەر لە پەنجەرەکانەوە دەڕاتە ژوورەوە وما هي بعورة خوا دەفەرمێ بەخوا درویان دەکرد واللهی ماڵیان هەر وەک ماڵی خەڵکی تر بوو ئین یوریدون إلا فرارا بەم فێڵە دەیانویست فیرار بکەن خۆ بدزنەوە نزیکی 400-500 کەس لە لەشکرەکەی پێغەمبەر جیابەوە هەرچی منافق بۆ ڕۆیشتەوە ناو ماڵی خۆی دەرگای لەسەر خۆی پێوەدا دیسانەوە کەلێنێکیکە گەوتە ناو سوپاوە زۆر ناخۆشە هاوپەیمانەکەی دوێنێ لێتدا لە پشتەوە لە ناو خۆتا سەربازەکانت یەک فیرارکەن مافی ئەوە شن نییە بڵێ دەبێ بێن بە زۆر شەڕکەن لە ئیسلامی ئەمەدا ئەوە نییە ئالەو کاتەدا خوای پەروەردگار دەفەرمێ ئیذ جاءوکم من فوقکم وردەور دەدەهاتنە پێشەوە لای سەروتان جوولەکەی خیانەتکار ومن أسفل منكم لا إخواروتان قريش لتنيشتوا غطفان إذ زاغت الأبصار همو الصحابة شاويان أبلغ بوبو يعني شاوكان دانا دخران كاتك أوان دترز بو همو شاو كرابو قرآن أمر شادك أواتو مادك للصورة الأحزاب آياتي ددا وبلغت القلوب الحناجر روح هاتبو قرو دل هاتبو قرو يعني هناسان تنبوبو هذا خريك الروح مدرسة لترسانا وتظنون بالله الظنون ئەوەی ئیمانی زۆر بەهێز نەبووە دەیگوت تۆ بڵێ خوای گەورە ئەم جارە سەرمانخە ئەمە ئاخر لەحزەی ڕووخانی دەوڵەتەکەی مەدینەیە تێداچوونی خۆمان و ژن و مناڵ و ئەنسار و مهاجیرە بۆ یەکجاری ئیسلام کۆتایی پێدێ بەڕاستی خەڵک خەمی دینیان بوو خەمی خۆیان بوو خەمی پێغەمبەریان بوو خەمی ژن و مناڵیان بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم سیاسەتێکی حەکیمانەی بەکارهێنا فەرمووی پێویستە لەم کاتەدا ئێمە بەشێک لە دوژمن لە کۆڵ خۆمان بکەینەوە بە دزیەوە ناردی دوو سەرکردەی غەتەفان ئاتە ئەو شەڕەخوەرانەی کە لە بیابانەوە کۆکرابوونەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی سەحابینە ئەمانە هەرچی مەبدەع بێنیانە ئەو غەتەفانانە من چاکیان دەناسم ئەوانە مەبدەعیان نییە ئەوانە ڕقێکی شەخسیشیان لە ئێمە نییە ئەوانە ڕقیان لە دینەکەشمان نییە ئەوانە بۆ شەڕەخۆری هاتوون ئەوانە فەرهودچین ئەوانە بۆ ماڵی دنیا لەگەڵ کەوتون بۆ ئێمە ماڵی دنیایان نەدەینێ لە کۆ خۆمانیان نەکەینەوە لەگەڵ نوێنەرەکانیان دانیشت فەرمووی ئێوە ئەو پارەی وعدتان پێدراوە ئێوە بە پارە شەڕ دەکەن وتیان ئەرە وەڵای حەقی تۆمان چییە خۆ نە حەقی ئیسلاممان هەیە نە بڕوامان بە هیچ دینێک هەیە ئێمە بەدووی پارەوەیت کۆنتەراتە فڵان شوێنت بۆ دەگرمەوە ئەوەندە پارە وەرگرە جا و جاشەتێ لەو زەمانەوە هەبووە وتیان ئێمە فەرهودچین پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی با ڕێککەوین وتیان نیوەی داهاتی مەدینەمان دەبێ بدەیە هەموو داهاتی مەدینە لە ماوە یەک ساڵە دەبێت لەگەڵمان کردکەی ئێمە دەڕۆینەوە بۆ ماڵی خۆمان جەپەکە چۆڵ دەکەین پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی زۆرە وتیان لەوە کەمتر نایە فەرمووی دەیکەین بە سێ کردەوە بەشێکی بۆ ئێوە دوو بەشی بۆ ئێمە چونکە ئێمەش ئەو هەموو سوپایە ساڵێک بێداهات بێ نابێ دەوڵەتەکەمان ئیدارە ناکە خەریک بۆ ڕێککەون ئیمزای بکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕووی کردە دوو سەرکردەی مەدینەیی دوو پیاوی زۆر قارەمان سعدی کوڕی معاذ و سعدی کوڕی عوبادە فەرمووی ئەم شارەهی ئێوەیە ئەگەر وێران بێ بەهۆی ئێمە وێران دەبێت چونکە ئێمە هاتین لەناو ئێوەوە ئێوە ئەسڵی باب و باپیرانتان لەم شارەدا ژیاون و مردوون ئێوە دەڵێن چی وتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە لەبەر حرمەتی جەنابەت هیچ قسە ناکەین کە تۆ ئەوە خەریکە ڕێکەوتن لەگەڵ ئەم غەتەفان و شڕەخۆرانە دەکەی بەڵام یەک پرسیاری لێ دەکەین ئەمە ئەمری خوایە ئەگەر ئەمری خوا بێ کەس مافی قسەکردنی نییە لەسەر سەر و سەرچاوان ئەمە ویستی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم خۆت حەز دەکەی بەم ڕێکەوتنە ئەگەر جەنابیشت حەز بکەین ئێمە هەل لەسەر سەر و سەرچاومانە ئەگەر ئەمە سیاسەتەوە بۆ مەسلحەتی موسڵمانان لەم کاتەدا وا دەکەی با ئێمەش قسە بکەین فەرمی وەڵا بەس سیاسەتە و مەسلحەتی موسڵمانانە من وا هەز دەکەم ئەم شڕەخوارانە بە پارە لە کۆڵ خۆمان بکەینەوە باشترە 6,000 سوپا بگەڕێتەوە قوڕیش خۆمان بۆ ناگرێ ئەها لە بەدرا چیمان پێکردن لە ئوحودا چیمان پێکردن با ئەم شڕەخۆر و فەرهودچیانە لە کۆڵ خۆمان بکەینەوە پارەیان بدەینێ داهاتی یەک لەسەر سێ مەدینە بڕوا باشترە لەوەی کەوان ئەمانە پەلامارماندەن ئەمانە لە هیچ ناگەڕێنەوە سعدی کوڕی عوبادە هەزار ڕەحمەتی خوایان لێبێ لەگەڵ سعدی کوڕی معازە دوو سەرکردە گەنجن بەڵام بەڕاستی قارەمان بوون کوڕەکوتیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە دڵمان تۆقی وەمانزانی خوا قورئانی ناردووە لەو بارەوە وەمانزانی ئەوە ویستی جەنابتە ئەگەر ئەمە سیاسەتی جەنگ و عەسکەری بێ ئێمە کاتی خۆی کافر بووین ئەوانەش کافر بوون بەردەوام بەرەوڕووی یەک دەبووینەوە وەڵڵا دەنکە خورمایەکیان نەمانتوانیەوە لە ئێمە بستێنن نەک 6,000 کەسیش من لوتیان دەشکێنین ئەگە خوا دەکاتۆ قیادەکە ئەمە ڕێی خۆت نییە و یعنی ویستی خۆت نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر گەشایەوە
فەمووی دەی وەڵڵاهی من خەمی دڵی ئێوەم بوو وتم نەوەکو ئەم مەدینەیانە لە ڕوودا بمێنن بەهۆی ئێمەوە شارەکەی ئێوە ژوێران دەبێت چونکە ئێمە هاتووینە لای ئێوە پەنای ئێمەتان داوە ئێمە مەککەیین ئێوە مەدینەیین ئێوە ئەوەندە هەڵوێستان هەبێت بە کابرای وت کاکە گیان خوا حافیزتان بێ ڕێکەوتن نەما بڕۆن شەڕی خۆتان چۆن دەکەن بکەن زۆر خۆشە پیاوی ئاوا قارەمان لە پشتت بێ ئەو دوو سەحابە لە مێژووی ئیسلامدا ناویان بە مەردایەتی مایەوە لەو کاتە سەختەدا وتیان ئێمە کافر بووین بکوژرای ناکاتی خۆی بۆ جەهەنەم دەڕۆیشتین شەڕمان لەگەڵ دەکردن ئێستا موسڵمانین مل بۆ ئەو شڕەخۆر و فەرهود و جاشانە چۆڵکەین قەت شتی وا نابێ لێیان گەڕێ با چیان لە دەست دێ بیکەن پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێگەی دووەمی گرت لەو کاتەدا خۆی گەورە دەرگایەکی ڕەحمەتی کردەوە بەڕێزان کە ئەم قورئانە و ئەم ئاەتانەی سوڕەتی ئەحزاب دەخوێنیەوە بۆ من و بۆ تۆیە ئەڵێ ئەو کاتەی کە تنگانە لە هەموو لایەکەوە دەوری گرتی ڕۆژێکی پرشنگدار لە پێشە بەیانیەک خۆی گەورە دەرگایەکی کردەوە یەکێک لەناو ئەو شڕەخۆرانەدا کە پیاوێکی لێهاتوو جەنگاوەر خاوەن قەوم و زیرەک خوا خستێ دڵیەوە موسڵمان بێ سبحان الله نوعەیمی کوڕی مەسعودی غەتەفانی ئەوەی لەو بیابانەوە 6,000 کەسەکە هاتبوون خوا خستێ دڵیەوە موسڵمان ببێ سبحان الله لەو کاتەدا کەس تەوەقوعی نەکرد ئەو پیاوە زیرەک و لێهاتوو سەرکردەیە وتی وەڵای موسڵمان دەبم بە دزیەوە خۆی گەیاندە پێغەمبەر صلی الله علیه وسلم دوو بە دوو لەگەڵ یا دانیشت وتی ئەی پێغەمبەری خوا هاتووم موسڵمان ببم من هاتووم شەڕ لەگەڵا بکەم بەس وەڵڵاهی ئەو ڕوخسارەی جەنابەت دەبینم ئەوە پیاوی ئەوە نێ درۆ لەگەڵ خەڵکا بکە بە ناوی خواوە درۆ بکە هاتووم ئیمان دێنم بەخوا بە پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم چاو لێ لەو کاتەدا لەناو ئەو پیسانەدا ئەو ئیماندارە هەڵکەوت قەت مەویز مەبە لەوەی بڵێ فڵان کەس ئیمانداری لێ هەڵناکەوێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی یەخوا بەخێر بێ ئیمانت پیرۆز بێ بە هێشتەکەی خوا جێگات بێ بەڵام براکەم تۆ لەم کاتەدا بە تەنیا کەسێکی بەخوا بە تەنیا هیچت پێ ناکرێ بەڵام وەرە شتێکمان بۆ بکە بگەڕێەوە ناو قەومەکەت شتێکمان بۆ بکە تۆ پیاوێکی زمانڕەوانی دیبلۆماس و زیرەکی بڕۆ ناو قەومەکەت پێیان بڵێ با بچم سەرێکی قوڕیش دەم بزانم حاڵیان چۆنە ئەوانش بڕوایان بە تۆیە بچۆ لای قوڕیشەکانی مەکە لای ئەبوو سوفیان و ئەوان بڵێ کاکە وان بیستووە ئێمە هاوپەیمانین بەڵام وان بیستووە جوولەکەی بەنو قوڕیزە لە پشتەوە کە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەدەن ئیتر داوای بارمتەتان لێ دەکەن و ئەزان پەشیمان بوونەوە ترسیان بۆ هاتووە بە تەمان بارمتەکان بدەن بە پێغەمبەری خوا بۆز بۆی عەفوتانکە بیاندەن بە محەممەد وتیان چۆن شتی وا هەیە وتی دەی چاوەڕێ پەمەزان شتی وا دەبیانە لەولاوە چۆ لای جوولەکەەکانی بەنو قوڕیزە وتی کاکە ئێوە خۆتان بە گوڵان خواردوو مەدەن ئەبوو سوفیان و قەومەکەی خەڵکی مەکەن بەیانی لە شەنگی ئاشکاشن دەچنەوە ماڵ و حاڵی خۆیان بەس ئێوە لە پەنا پێغەمبەر صلی الله علیه وسلم هاوپەیمانن بەخوا محەممەد لەسەرتانەوە ناچێ بۆیە داوا لە قوڕیش بکەن چەند پیاوێکی معقول و فەرماندەی سەربازیتان بە بارمتە بداتێ نەوەکو بەیانی ڕاکەن کە ڕایان کرد ئێوەش ئەوانە بدەن بە محەممەد پێغەمبەر صلی الله علیه وسلم عەفوتان دەکا محەممەد عەفوتان دەکا وەڵا بەنو قوڕیزە وتیان وەڵڵاهی سوپاس بۆ ئەو تێبینێت وەڵڵاهی ڕاست دەکەی ناردیان وتیان قوڕیش پێویستمان بە بارمتە هەیە لە لامادانن وتیان بۆ خوای نوعەیمان ڕاست دەکا ئەو قوڕیزیانە ئەوە پەشیمان بوونەوە دانەوێت لەگەڵ محەممەد ڕێککەونەوە نوێنەرەکانی ئێمە بەدیلی بدەنە دەست محەممەد وەڵڵا لەناو خۆیاندا بەربوونە یەکتر تەفرەقەیان تێکەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم سیاسەتی پەرکردنی خستە ناویانەوە هاوە سیاسەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی تۆ ئەم دەورە بژێڕە مسلمانیەتیت بە هیچ شێوەیەک ئاشکرا نەکەی لای ژن و مناڵن نەڵی مسلمان بووم ئەم دەورە ئەم فیلمەی کە دەیگێڕی بەقەدەر هەزاران سەرباز هەیە یەک متمانە لەناو لەشکری کوفران نەما ئەوانەی هاوپەیمانی دوێنێ بوون خوێنیان لەسەر یەک دەڕشت کەوتبوونە گومان لە یەکتر بۆیە وردە وردە سار بوونەوە بەڵام جێیش هەر دەوری مەدینەی گرتووە خوای پەروەردگار لەو کاتەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە صحیحی بوخاریدا هاتووە دەفەرمێت دەستی بەرز کردەوە فەرمووی یا ڕەبی خوا ئەوەی توانێ ئەم بەندەیەت و ئەم مسلمانانە بۆ خوایە کردمان اللهم منزل الكتاب ئەو خوایە کە ئەم قورئانت ناردوتە خوارەوە بە خەڵات بۆمان سریع الحساب ئەو خوایە کە هەموو کارەکان ڕێک و پێک و لە کاتی خۆیان دەکەی هازم الأحزاب ئەی ئەوەی هەموو گروپەکان بەس گروپەکان تۆ خۆت دایانشکێنی اللهم هزمهم یا ڕەبی خوایە ئەمانە زۆر زۆرن خوایە خۆت بیانشکێنی وزلزلهم خوایە زەویان لەژێر پێدا هەڵتەکێنی خوایە بە تۆم سپاردن من ئەوەی دەتواناماندا بۆ کردمان یا ڕەبی خوایە بەس خۆت بیانشکێنی ئەوەندە بە کوڵ لە خوا دەپاڕایەوە خوا دوعای پێغەمبەر صلی الله علیه وسلم وەرگرت لەو کاتەدا خوای پەروەردگار لە سوڕەتی ئەحزاب ئاەتی نۆدا دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اذكروا نعمة الله عليكم إذ جاءتكم جنود فأرسلنا عليهم ريحا وجنودا لم تروها وكان الله بما تعملون بصيرا
يا أيها الذين آمنوا أي إيمان داران جاء ما تكيهاتو دخواروا لدواي جنگي خندق دواي جنگي أحزاب اذكروا بير بكنوا أما تبتوش ضلع وما تدري نفس ماذا تكسب غدا هیچ نفسێک نییە بزانێ بەیانی دەستکەوتی خێری دەبێیان شەڕ ئەمە نازانی بەڵام خۆدوێنت لە بیرە ئەو خوایەی بیر بکەوە چەند جاریکە لە تنگانەدا فریای تۆ کەوتووە هەمیشە ئەو ئاەتە ئەومان فێر دەکا ئەو کاتەی کەوتیە تنگانەوە نازانی بەیانی چی ڕوو دەدا بەڵام خۆدوێنت لەبەر چاوە دەزانی چی ڕووی داوە چەند جاری تر خوا هات بە هاوارتانەوە خوا ئەمە بیری پێغەمبەر صلی الله علیه و سلم دەکاتەوە قد أي محمد صلى الله عليه وسلم أي صحابة كان أي إيمان داران قد بش سارد مبنوا قل رحمي إخوانا وميد مبن بيري أو كاتب كان وكخوا خلاتي خوي بسرعان رشاندن إذ جاءتكم جنود أو همو سربازا جمع جندة أو همو سربازا 10,000 سربازي شرخور دجمني خوان خوري قريشي وخيانة كاراني بني قريزي يهود دوريان داون فأرسلنا عليهم چی بۆ ناردن شتێکی ئاسان تەیڕە نەبابەتی بۆ نەناردن تارە نەچوە سەریان ریحان خوا فەرمووی بام بۆ ناردن سبحان الله ئەو بایە عەلەیهم بەس لەسەر ئەوانە بوو بەس خەندەکێک لە بەینیاندا بوو لە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جەوێکی ئارام ئیسراحەت لەودی و لەشکری قوڕیش و غەتەفان و یەهودەوە هیچ باز نەبوو جەوێکی ئارام با لەو منتیقەیەدا هەڵی کرد ریحان بەڵام چ بایەک خوای پەروەردگار دەفەرمێ هەرچی زیخ و چەو بوو بە دەم و چاویدا دەکردن کەس نەیەتوانی سەر هەڵبڕێ هەرچی ئاگر بوو کوژایەوە هەرچی مەنجەڵ و دیزە و دەرخوانەیان بوو هەمووی هەڵگرت وجنودا لم تروها ملائكة من كأيوة نتان دبينين ملائكة دشو سنجي خيمكاني هل دكندن كابلا راكشا بوقت يزاني خيمك لسرو بابردويتي وشري كدن سربازي خوا بز لأواني شيجير بو عليهم بز لسر أوان بو أو بايا معجزة بو يعني لا مسلمان كان هيج بازنيا لو ديو أوانو هيج بازنيا جويكي هيمن لو بينا أو بايا خوا بز ببا جياني ديتك دان أبو سفيان وتي براينا بەو خۆیان بەنو قوڕەیزە داوای وەفدم لێ دەکەن و بارمتەم لێ داوا دەکەن بیان دەنە دەستی محەممەد یانێ پشتمان لە پشتەوە خەنجەرمان لێدەن ئەم باش ئەم کاری لێ بەسەر هێناوین هەل لەوەی ڕاکە بەخوا بە دوو یەکا ڕایان دەکرد کەس براف بریای برانە دەکەوتەوە کە ئەوان دوورکەوتنەوە گەیشتنەوە مەککە و غەتەفانیش بەلوتی شکاوە ڕۆیشتنەوە هیچیان دەست نەکەوت خوای گەورە دەفەرمێ وەڕەد الله الذين كفروا بغيظهم لم ينالوا خيرا بەو هەموو ڕقوقینەی کە هاتبوون بەو هەمونیەتەی کە مەدینە هەڵدەتەکێن و ماڵەکانی پێغەمبەر داگیر دەکەن و باخەکانیان دەسووتێنن هیچیان دەستگیر نەبوو بەو هەموو ڕقوقینەوە گەڕامانەوە ماڵەکانی خۆیان وكفى الله المؤمنين القتال شەڕمان لەسەر ئیمانداران لابرد گەورەترین خەڵاتی خوا ئەوەیە خوا شەڕ لێلادا وكفى الله المؤمنين القتال ئیماندارانمان پاراست لەوەی بریندارێک بدەن شەهیدێک بدەن خوێنێک بڕژێ بەس بەبا لە ناومان بردن ئەو ڕۆژەی پێشوو چ سامناکیەک وبەلغت القلوب الحناجر سەحابەکان ئەو ئازانە ڕوحیان هاتبۆ ئێرە لە ترسانە چاویان ئەبڵق بوو کەس نەیەتوانی بخەوێ بەڵام بەیانێکی پڕشنگدار کاتێک هەڵدەستن یەک کەس لە دەوری مەدینە نەماوە وا ترسان جارێشکە پەلاماری شاری مەدینەیان نەدایەوە هیچ شڕەخۆرێک جارشکە پەیمانی لەگەڵ قوڕیشان نەبەستەوانە جارشکە هێرشکاتەوە سەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم ئاەتانەم بۆ خوێندنەوە لە سوورەتی الأحزاب لە سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وما تدري نفس ماذا تكسب غدا قد شوق دامەدە بەرامبەر بە ناڕەحەتیەکانی ژیان ئەزیزم مسلمانی خۆشەویست بیسەر و بینەریە متارە هەمیشە لە ئەو پەڕی سەختیدا چاوەڕێی بەیانێکی پرشنگداری ژیانت بکە یا ڕەبی خوای گەورە لە هەموو تنگانەکانە فریامان کەوی یا ڕەبی خوای گەورە لە ڕۆژی قیامەتە چاومان بەو پێغەمبەرە خۆشەویستەمان بکەوێ چاومان بەو سەحابە ئازیزانە بکەوێ یا ڕەبی خوای لە دەمی خۆیانەوە ئەم بەسەراتانە جارشکە بیستینەوە یا ڕەبی خوای شکرت دەکەین کە بە ماندووبوونی ئەو سەحابانە ئەم ئیسلامە ئەوە بە ئاسانی بەدەست دێمەگەیشتووە یا ڕەبی خوای ئەمەش زیاتر باوەش بە ئیسلام داکەین خوای لەسەر ئەم دینداری و خواناسی و عیبادەتە زیاتر دامەزرە ئەومان کەی ئاسان دەستمان کەوتە خوای ئاسان لە دەستی نەدەین تون باوەش بە ئیسلامدا بکەین لەسەر ئەم خواناسی و تەوحیدە بژین و لەسەریشی بمرین یا ڕەبی خوای بە ئیسلام عیزەتمان پێ ببەخشی لە بێدینی و لە کوفر بە دوورمان کەی چونکە هەموو لوتشکانێک بە کافر بوونەوەیە یا ڕەبی خوای لە بێدینی بمان پارێزی یا ڕەبی خوای چی خۆشبەختیە لە ڕۆژانی داهاتووی ژیانماندا خوایە خۆمان نازانین تۆ هەرچی خۆشیە بیهێنە ڕێگامان
یا ڕەبی خۆی ئەمە نازانین لە بەیانی و ڕۆژانی داهاتووی ژیانماندا چ شەڕێک هەیە خۆی بە گەورەی خۆی لێمان لادەی یا ڕەبی خۆی چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو هەموو ناحەز و ناکەسە پارازد یا ڕەبی خۆی ئێمەش پارێزی یا ڕەبی خۆی هەموو میلەتی کوردمان پارێزی خۆی خاچی کوردستانمان پارێزی یا ڕەبی خۆی هەموو ئیماندارانی سەرزەوی ئاوا پارێزی لە کافران و بێدینان و شڕەخۆران و ناخبیسان و ئیبلیسەکان یا ئەڵڵا خۆتمان پارێزی خۆت حیفزمان کەی وەکو سەحابەکانی پێغەمبەرت پاراز صلی الله علیه وسلم دعا بۆ نەخۆشەکان بکەن لەم شەو مبارەکەدا ئینشاءالله شەوی قەدرە شەوی 23 مانگی ڕەمەزانی پڕبەرەکەتە خوا ئەوەی نەخۆشە شیفای بدەی یا ڕەبی خوا ئەوەی نەخۆشە شیفای بدەی ئەوەی دڵبەخەمە دڵخۆشی کەی ئەوەی دەستکوتە دەرگا ڕزق و ڕۆزی لێ بکەیەوە رحم بحالي همولايك مامك يا أرحم الراحمين يا مجيب السائلين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم